سەحەر سەرکۆ بانیتان باش بێت بانی بینەرانی ئازیزی شاشە ڕەنگینەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ لە هەر جێگەیەکەوە بینەرمانن سڵاوێکی زۆر گەرمتان لەبێت و بەیانیتان باش بێت بە هیوان بەیانێکی پڕجوانی و بەیانیتان پڕ گوڵ بێت بەرنامەی ئەم هەینی پرۆگرامی ڕۆژێکی نوێ لە باخی گشتی شاری سلێمانین بێگومان باخی گشتی شاری سلێمانی هەمووان ئاشناین بە مێژوەکەی کە مێژوویەکی دوور و درێژی هەیە لەگەڵ ئەوەشە تەواوی کەڵە هونەرمەندان و کەڵە شاعیران شاکاری زۆر زۆر جوانی ئەدەبیان لە نێو باخی گشتی شاری سلێمانی لە ڕێگەی تەواوی پەیکەرەکانیانەوە کە دانانی ئەو پەیکەرانی کە ئاماژەم پێکرد ئی تەواوی شاعیران و هونەرمەندان لە نێو باخی گشتی شاری سلێمانیا ڕەنگی داوەتەوە بۆیە تەواوی هاوڵاتیانی خۆشەویست تەواوی ئەو گەشتیاری خۆشەویستانی کە ڕوو ئەکەنە باخی گشتی هەم کەشێکی ئارام وەرەگرن هەم ئاشنای تەواوی شاعیران و تەواوی هونەرمەندانیش ئەبن لەگەڵ ئەوەشە سروشتی باخی گشتی هەر بەو شێوازە هەڵکەوتووە سروشتێکی تەواو جیاوازی هەیە بۆیە لەم بەشەی بەرنامە باس لە کاریگەری شەعر و ئەدەبیات و لە هەمان کاتە باس لە دیاریکردنی کاتێکی گونجاو ئەەکەین بۆ ئەوەی ئێمە چێژ وەرگین کاتێک گەینە نێو سروشتەوە دوو میوانی ئەزیز لەم بەشی پرۆگرام لەگەڵمانان یەکەم میوانم بەڕێزان هەم نووسەرە هەم شاعیریشە کاک جوتیار بە خۆشحاڵیەوە لەم بەشی پرۆگرام لەگەڵمانایە کاک جوتیار ئەگەر ئەرک بکێشی سلااوت لێ بێت بەیانیت باش بێت لە کەشێکی جیاوازی باخی گشتی شاری سلێمانی سلااوێکی گەرمەت لێبێت سڵاو بەیانیتان باش ڕۆژی هەینیتان باش بینەرانی خۆشەویست سوپاس بۆ ئێوە تەرزەخان بۆ فرسەتە کە ئێمەتان بانکێش کردووە لەم کەشە خۆشەی ناوباخی گشتیە سپاسانەکەیت سپاس بۆ ئێوەش کاک جوتیار با سەرەتا لە شعرەکانەوە دەست پێ بکەین اینجا دوایی باسی وەرگرتنی کاتێکی گونجاوکەین کە ئێمە پشوویتیا وەرگین بەڕێستان وەکو هەم ڕۆژنامە نووسێک هەم وەکو نووسەر هەمووکو شاعیرێکیش دەستپێک بۆ بە شعرێک دەست پێ نەکەین با بینەرانی ئازیزیش گویان لە پارچە شعرێک بێت باشە؟ بەسەر من لە دووکەڵی حەسرەتە دەڵێم بووین بە پوش و ڕەشەبا دێ ڕۆحم دەبەی جەستەم دەکەی بەداری ڕوت و قوت گەڵایەکی پێوە ناهێڵی هێلانەیەک بۆ چاوەڕوانی بەدی ناکەم هەمووی لەگەڵ خۆتا دەبەی کە دێی شوێن پێی چۆلەکەیەک لەسەر لقەکانم نابینم سەوزاییەک لە دامێنی نسارەکان نابینمەوە کە دێی دەمکەیت بە دەروێشێکی حاڵگرتووی ئیشق و گۆرانیەک لە هزرما دەنجی نایە ڕۆژ نییە ڕابردوو لە ئومێد مالول نەکەم لە پەرەسیغارێک بە ئاگری دووریت گەڕی نەدەم و دووکەڵی حەسرەتی دووریتی لێ هەڵنەمژم بۆ تۆزێ سەبووریت شەو نییە بە کۆڵانەکانی تەمەن نەگەڕێم بە دیار خەیاڵی یاریەکانی منداڵیمان پێچێ فرمێسک نەڕێژم بەدڵە کوتەی ئەو کاتە نامەیەکی پڕ لە حەسرەتت بۆ نەنووسم لەو بەیانەی تۆ دێیتە دەرەوە هەڵی نەدەمە بەردەرگاکەتان و ناخوێندرێتەوە ئای چەند تامەزرۆی گێڕانەوەی یەکەم وشەی خۆشم دەوێیت یەکەم پەنجەی سەرسینەتم یەکەم ماچی لێوە لەرزەی سەر لێوانتم ئێستاش خەو بە هاتنەوە دەبینم دەستەکانە خۆش بێت و ماندوو نەبێ شعرێکی زۆر زۆر تایبەت و جوان بوو سپاس بۆ بەڕێزت با بێمە ئێرە بۆ ئەوەی هاوکارم وێنەکان بە باشی بگوازێتەوە کاک جوتیار پێمان بڵێ بەڕێزت وەکو شاعیرێک هەستی بەڕێزت چۆنە کاتێک سەردانی جێگاکان و پارکەکان ئەەکەی هەم زیاتر با بڵێن ئیلهامی شعر نووسینت بۆیەت هەم لەگەڵەوەشە کەشێکی جیاوازە بێت بۆ ئێوەی شاعیران هەمیشە ئەو ناوچە گەشتیاریانە یان کەشی ئارام و یان ئەو شوێنانە یان دەبێتە ئیلهام بەخشی شعر ئەگەر بگەڕینەوە ڕابردوو گۆرانی نەمر کە سەفەری هەورامانی کردووە کە دەڵێ کۆمەڵە شاخێک سەخت و گەردن گەشت ئاسمانی شینی گرتووەتە باوەش ئیتر ئەو سەفەرنامەیەی گۆرانی نەمر وای کردووە کە باز لە مێژووە گیان باز لە ناوچە گەشتیاریەکانی هەورامان بکە ئەو شوێنانەی کە بینیوێتی حتمما هەمیشە کەشی ئارام و کەشی خۆش بۆ شاعیران هەم بۆ نووسەران دەتوانن ئیلهام بەخش بێ بۆەوەی بتوانن جوانترین نووسین بکەن جوانترین هەڵبەست بهۆنەوە
کەواتە ئەم پرسیارەمەوە بەس یەکەم بە پرسیارێکی دیکە زوو سەردانی باخی گشتیەکەی چکە باخی گشتیەکێکە لەو جێگەیانی هەم لە ناوجەرگەی شاری سلێمانیایە هەر کەسێک زۆر کاتەیە کاسبکارانیش ئەگەر لە نێو بازارە ئەڵێ بێم سەردانی باخی گشتی بکەم یان ئێوەی شاعران نووسەران ئەتانوێت لەگەڵ هاوڕێ و دۆست و ئازیزانتانە بێن لێرە کەشێکی جیاواز وەرگرن. بەڵێ باخی گشتی حتمما من لە هەفتەیەکە احتیمالە جارێ سەردانی بکەم یان بەپێی ئەو کاتێک کە هەمانە لەگەڵ برادرانە یان بەتەنیا یان هەر هیچ نەبێ دێم گوێ لەو موسیقە دەگرم کە مۆسیق ژەنێک دانیشتووە عەسفی دەکاتن بە دیاریەوە ڕادەوەستم سێژێکی لێ وەردەگرم بەڵام ئەوەی کە گرنگە چۆن ئەم باخە بپارێزرێ لەم سەردەمی لە ساڵی پاراوە بوو کە نوێ کراوە نۆژەن کرایەوە بەڵام ئەو نۆژەنکردنەوە پێویستە هەم لایانی هوشیاریەکەی تێدا بەرقەرار بێ مەسەلەن خەڵک هوشیار بکرێتەوە چۆن بتوانرێ دارەکان پازرێ بپارێزرێ چۆن بتوانێ گوڵەکان بپارێزرێ چۆن بتوانێ مەسەلەن ئەو شوێنانە بە شێوەیەکی ڕێکوپێک بپارێزرێ. زۆر باشە کاک جوتیارگیان کۆتا پرسیار ئەەکەم وەرگرتنی پشومان باس کرد کە بۆ نمونە ئێمە بتوانین کاتێکی گونجاو دابنین بۆ ئەوەی دەروونمان ئارام بکەینەوە لە هەمان کاتا لە ڕووی گەشتیاریشەوە ئەوەی کە باس ئەکرێت گەشتیارانی خۆشەویست زۆر بە تامەزرۆ ئەیانەوێت سەردانی جێگاکانی کوردستان بکەن لەبەرەوەی جێگای زۆر تاو جیاوازیتیایە ئێمەڕوانینی تۆچێ لەسەر بە تاکید من تێڕوانینم ئەوەیە لە ئێمە تقریبان تا ئێستا نەبووینە ناوچەیەکی گەشتیاری بەرچاو ڕاستە ئێمە لە کاتی نەورۆزە لە کاتی بۆنەکانە خەڵکێکی زۆر دێتن ئەمانە پێیان ناڵێن گەشتیاری درێژخایەن یاخود گەشتیار ئەمانە سەیران کەرێکی 24 سعاتین و دێن و دەگەڕێنەوە لەوەیە نەتوانن هیچ چۆن دەڵێ داهاتێک بۆ کوردستان بەو شێوەیە بێنە بەرهەم بەڵام گەشتیارێکی دوور و درێژ ئەوەیە کە مەسەلەن مانجێک دەمێنێتەوە لێرە لەو تێلەکانە مێنێتەوە و دەگەڕێ شوێنەکان لە ڕووی دەیەوێ هەم چێژ وەرگێ هەم لە ڕووی زانستیەوە شتێک وەربگرێ لە کوردستانە. زۆر سپاس کاک جوتیارگیان بەخێر هاتی خۆشحاڵ بووین سپاس بۆ پێشکەشکردنی ئەو شعرە جوانش بۆ ئێمە بۆ بینەران سپاس بۆ بەڕێزت بەخێر بێ. جا ئێستا میوانێکی دیکەی خۆشەویست لەگەڵمان نایە خاتوونێکی بەسەلیقە خاتوونێکە لە بواری هوەریە زۆر قوڵ بۆتەوە و تێکەڵی زۆر سروش دەبێت سوود وەرەگرێت لە تەواوی پاشماوە سروشتیەکان لە ڕێگەی کاری هوەریەوە ئەویش خاتووجیانە خاتووجیان سلااو لەبێت و بەیانێکی پڕجوانی تەبێت. بەیانی خۆتان باش بەنای خۆی بەخشندا زۆر سپاس بۆ ئەم دیدارە. ئەگەر ئێمە باز لە سروشت بکەین سروشت هێندە بەسوود و باز لە جوانەکانی سروشت بکەین هێندە بەسوود و بەرفراوانە لە کاتێکی ئەوە کەمە هەرگیز ناتوانین جوانیەکان و سوودەکانی تەواو بکەین ئێمە خۆمان لە سروشتەوە ئێمەی مرۆڤ خۆمان لە سروشتەوە هاتوین ئەوەی ئاسوودەمان ئەکا ئەوەی ئارامیمان پێ ئەبەخشێ ئەوەی دڵ و دەروونمان ئارام ئەکاتەوە خەمەکانمان لێوەر ئەگرێ سروشتە. سروش جوانێکی زۆر بەرفراوانی هەیە و زۆر سوود بە مرۆڤایەتی ئەگەیەنێت زۆر گرنگە ئێمە لە کاتی پشوەکانە کاتێک تەرخان بکەین بۆ چوونە ناو سروشت ئاوێتە بوون بە سروشت لە جوانیەکانی سروشت بڕوانین لە دار و درەختەکانی ئەلەوان لەو بەرهەمانی کە لە نێو سروشتا هەیە. باشە من باسم کرد وتم سوود لە پاشماوە سروشتیەکان وەرەگری یاخود ئەو کەرەستە جوانانی کە لە نێو سروشتا هەیە تۆ دووبارە سوودیان لێ وەرەگری بۆ کاری هوەری پێم بڵێ تا چەندە کار لەسەر ئەو کارە هوەریە بەردەوامی هەیە؟ بەردەوامی هەیە بەڵام ئێستا بە شێوازێکی کام لە بەرەوی خۆشم تۆزێ تەمەنم چۆتە پێشەوە لە ماڵەکەی هەر خۆم هاوکاریەکەم نییە ئەگینا خۆم وەکو حەز وەکو ئارەزوو هەر ئارەزوم زۆر لە سەرەتی. چۆن سوود لە سروشت وەرەگری بۆ کاری هوەری؟ بە تایبەت لە کاتی پاییزە چونکە پاییز گەڵاکان کامڵ بوون هەموو بەرهەمە سروشتیەکان کامڵ بوون پەڕی گوڵەکان ئەوانیش هەر یعنی تێر و تاو ڕەنگی خۆیان وەرگرتووە چیلکە و دارەکان پوشەکان هەمویان کامڵ بوون ئەو کاتە من ئەتوانم ئیشیان لەسەرکەم هەرێکە بە شێوازێک و هەرێکە پەیامی خۆشی لە پشتەوەیە. بێگومان هەمیشە لە نێو سروشتە ئەوانیش
ڕۆحێتێکی جیاوازیان هەیە تەواو هەست بە بوونی مرۆڤەکانەکەن لەگەڵ ئەوەی کە مرۆڤەکان ئەبێت بە شێوازێکی جوان کە یێتە نێو سروشتەوە هەست بە بوونی دار و درەخت بکات کە بە شێوازێکی باش گەشتیاریەکی یاخود سەردانی ناوچە گەشتیارەکانە کات و کەشێکی ئارامی تیاوەرەگرێت. بێگومان ئەگەر ئێمە ئێستا من ئەم قسەی باسی ئەەکەم لەوانەیە خەڵک بە ئەفسانە وەریگرێ بەس لە ڕاستیە ئەفسانە نیە ڕاستیە یەکێک لەوانە لەو سوودانی کە لە ئێمە لە سروشت هاوەری ئەگرین و لە بەرهەمە سروشتیەکان وەریەگرین ئەوە علم ئەڵێ ئەگەر تۆ پاڵبەی بە درەختێکەوە قەدی دارێکەوە یان دەستی پێوەبەی ئەڵێ وزەی ئەو وەرئەگری وزەی خۆی ئەیاتێ ئەجا هەموو ڕوەکەکان کە لە نێو سروشتا هەیە ئەوانیش هەمووی ڕۆح لەبەرن ئەمە نەبێ بەوەی کا بڵێن ئەمە ئەفسانەوانێ هەمویان گیان لەبەرن چونکە ئەگەر خۆراکیانەی تێ گەشە ناکەن ئەگەر ئاویان نەیت گەشە ناکەن کەواتە ئەمە ڕۆح لەبەرن هەموو ڕۆح لەبەرێکیش هەستی هەیە هەموو ڕۆح لەبەرێکیش هەستی هەیە و هەز بە شتی باش و ئەرێنی و نەرێنی ئەکا کە کاتی ئێمە ئەچینە ناو باخ و درەختەکان کاتی ئەچینە ناو باخون ژینگە و سروشت زۆر گرنگە ئێمە ڕێزیان لێ بگرین بیان پارێزین چۆنەڵێ خۆشەویستی خۆمانیان بۆ دەربڕین خۆشگیان سپاس بۆ تۆ کۆتا پەیامی خۆ زۆر بە کورتی بۆ ئێمە بۆ بینەران پێم من ئەوەیە هەر کاتێککە ئەچینە ناو سروشت و باخەکان بۆ حەوانەوە و بۆ ئەوەی کە خەم و خەفتمان لە کۆڵ بێتەوە ئارامیمان پێ ببەخشێ زۆر گرنگە ئێمە ژینگەکەی بە جوانی بپارێزین بە خاوێنی ڕای بگرین و زیان بە بەرهەمە سروشتیەکان نەگەیەنین. زۆر زۆر مەمنون بۆ ئامادەبوون زۆر سپاسگیانەکەم. سپاس بۆ هەردوو میوانەکەم لەم بەشەی پرۆگرام بێگومان هیوادارم ئێوەش چێشتان وەرگرت بێت لە تەواوی ئەو قسە جوانانی کە هەردوو میوانەکەم لەم بەشەی پرۆگرام قسە و باسییان لێوە کرد هەم کاکجووتیار بە پێشکەشکردنی پارچە شعرەکەی دەستی پێ کرد دوجار تێکەڵی هەندێک بابەتی کاری شاعیران و لە هەمان کاتە سوودوەرگرتن لەوەی کە ئێمە کاتێکی گونجاودا بنین بۆ ئەوەی پشووی تیاوەرگرین لە هەمان کاتە سوودوەرگرتن لە سروش بۆ کاری هوەری لە پەیامەکانی خات و گیان و زیاتر ڕەنگی دابەوە. سپاس بۆ بینەربوونی ئێوەش لەم بەشی پرۆگرام ئەگەڕێمەوە بۆ لای هاوکارانم بۆ درێژەدان بە پرۆگرام.